ئاوڕێیان نێژام کاتتان باش 6 جوونی 2023 ئەم مانگە 223 ساڵ تێدەپەڕێ بەسەر لەدایکبوونی شاعیری گەورەی ڕووس ئەلێکزەندەر پوشکیندا. لەم بۆنەیەدا من چەند شێعرێکی پوشکین وەردەگێڕمە سەر زمانی کوردی و بۆتانی دەخوێنمەوە. من ڕێبار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. زۆر دەربارەی ئەلێکزەندەر پوشکین نووسراوە و گوتراوە، من دووبارەی ناکەمەوە. ئەلێکزەندەر پوشکین لە 6 جوونی 1999 تاکو 29 جەنیوەری 1937 ژیاوە. ژیانێکی کورت و چڕی بووە، لە پێشینەیەکی باڵکێشەوە هاتووە. شەیدای خانمان بووە و هەر خانمێکیش لە تەمەنی 37 ساڵیدا سەبەبکاری مەرگی دەبێ. دەگوترێ لە رووسیا لە هەرچ کەسێک بپرسی یەکەمین نووسەری ڕووس کێیە بێسێود و دەگوترێ پۆشکینە، سەرباری ئەوەی پوشکین زۆرتر شاعیرە تا نووسەر. بەداهێنەری زمانی ڕووسی نوێدا دەنرێ، تەنانەت ساڵڕۆژی زمانی ڕووسی خراوەتە ڕۆژی لەدایکبوونی پوشکینەوە. پروپاگاندەی سۆڤێت بە تایبەتیش لە سەردەمی ستالیندا زۆر هاوکاری ناساندنی پوشکین بووە، ڕەخنەشی لێگیراوە. تۆلستۆی دەڵێ هەموو کۆپلەیەکی شیعری پۆشکین بێمانایە. بەر لەوەی شارەکانتان بۆ بخوێنمەوە پێویستە چەند سەرنجێک دەربارەی وەرگێڕانەکەی خۆم بدەم. پوشکین بە زمانی ڕووسی نووسیوێتی، من لە وەرگێڕی ئینگلیزیەوە کردو من بە کوردی. زۆر جار تاقە شیعرێکم لە چەند دەقێکەوە کە بەرهەمی وەرگێڕی جیاواز بوون وەرگێڕاوە. شیعرەکانیشم کەمێک دەستکاری کردووە. پاژەوەی شیعرەکە لە ڕووسیەوە کراوە بە ئینگلیزی و لەویشەوە بۆ کوردی گومانم نییە مۆرکی شیعرە خۆڕسکەکە زۆری گۆڕاوە و ڕەنگە هەندێکیشی ون بوو بێ. دیارە هێشتا ئەوە دەهێنێ وەربگێڕێ تا جۆرێکی دیکە لە هزر لە شیعردا بە کورد بناسیێنرێ. وەرگێڕ هەمیشە بەشێک لە دیدی خۆی لە وەرگێڕاندا جێدەکاتەوە، ئەوە سروشتی ژیانە و هیچمان بۆ ناکرێ لە بەرامبەریدا. شیعری پۆشکین ئەدەبێکی بەرزە، ڕاستە شیعرەکان کورتن، هەڵبەت بە کوردیکردنیان هەرگیز ئاسان نییە. وشە بە وشە ڕێز لە هەردوو زمان گیراوە، کۆشکێکە لە وشە و دەنگ بیناکراوە. دەکرێت بەدەیان شێواز و بە سەدان وشەی جیاواز وەربگێڕێ. ئەمیان کە لێرەدا دەیبینن دڵخوازی من بووە. لێکدانەوەی شیعرەکان بە زمانی کوردی وەک هەمیشە لێکدانەوەی خۆمە بۆ دەقی وەرگێڕاوی ئینگلیزی. شیعری یەکەم بە سەردێڕی من ژیام تا ئاواتم گۆڕ بکەم. من ژیام تا ئاواتم گۆڕ بکەم، ببینم خەونم بەبەر چاومەوە دەپووکێتەوە. ئێستا هەموو ئەوەی جێماوە ئاگرێکی ساردە کە دڵی خاڵیم دەکات بە خۆڵەمێش. لە ژێر زریانی بێبەزەی چارە نووسدا تاجە گوڕینەی گەشی بەهارم وشک بوو. بە تەنێ و بە دڵتەنگی دەڕوانم و چاوەنوارم تا بزانم کۆتاییم کەی دەگاتە لام. وەک شەختەی درەنگە ماروویدا بێ لە لورەی زستان و ڕەشەبای ساردا، بە تەنێ لەسەر لقێکی ڕوود گەڵایەک بە لەرزۆکی بەجێماوە. پۆشکین ئەم شیعرەی لە 1920 نووسیوە. شیعری دووەمیان سەردێڕی دڵخوازە. ئەسرینم ڕشت، ئەسرینم دڵنەواییم، من بێدەنگم ورتەی ژێر لێویشم کپە. ڕۆحم لە سێبەری خەمۆکیدا نوقمە، لە ناخیدا شیرینی تاڵی شاردۆتەوە. من سەرزەنشتی خەونی تێپەڕبوونی ژیانم ناکەم، لە تاریکیدا ون دەبێ تارماییەکی خاڵیە. من تەنیا ئازاری عیشقم بە خەیاڵدا دێ، بوارم بدە با بمرم، بەڵام با بە تەنێ لە عیشقدا بمرم. پۆشکینەمەی لە 1916 نووسیوە. شیعری سێمیان بە سەردێڕی عاشقت بووم. عاشقت بووم ئاگری عیشق هێشتا ڕەنگە لە ڕۆحمدا تەواو دانەمرکابێتەوە، بەڵام ناهێڵم چیدی نیگەرانت بکات. ئیدی من نامەیە بە هیچ
خەمبارت بکەم من عاشقت بووم بێ هیوا و بێدەنگ شەرم و ئیرە یەک هەرچەندە بێهودە بوو عیشقێکی خستە دڵەوە هێندە بە سۆز و ڕازگۆ بوو وەک ئەوەی کردگار ڕێیدابێ دیسان عاشقت ببمەوە. پوشکین ئەم شیعری لە 1829 دا نووسیوە. دوایین شیعر بە سەردێڕی پیاوێکی بەتەمەن. من چی دیە و عاشقە نیم پڕ لە سۆز بم ئەو لاوەی دنیای سەرسام بەجێ دەهێشت مەخابن بەهار و هاوینم ئێستا تێپەڕین و هیچ شوێن پەنجەیان جێ نەهێشت. ئەی کیوپید خودای لاوی و عیشق و بەهای بەرز من پارێزگاری دڵسۆزت بووم گەرتەنیا بمتوانی بە لەدایک ببمەوە زۆر بە سۆزتر و گەرمتر خزمەتم دەکردیت. کیوپید لە داستانی کلاسیکدا خودای حەز یان دڵخواز عیشقی ئیرۆتیک نزیک بوونەوە و دڵپیاچوونە بە مانای حەزی سۆزدار دێ زۆر جار وەک کوڕی خودای عیشق خانم ڤینۆس و خودای جەنگ ماز دێ ئەمان باوکو دایکین هەروەک بەلاتینی بە ئەمۆرس عیشق ناسراوە بەرامبەر ئیرۆسی یۆنانە نیشانەکەی تیر و کەوانە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبافەتە.